بینەرانی عزیز و خۆشەویست گەڕام و خدمەتان بۆ پێشکەشکردنەوەی دامەی بەرنامەی و خەوتوی تەلەڤیزیۆنی پەرتۆ لەم بەشە لە بەرنامە هاوڕێ سەعید یێگانە ئەندامی کۆمیتەی کوردستانی حیزبی حکمەتیسمان لەگەڵا قسە و باس دەکەین سەبارەت بە پەدیدەی دژی ئینسانی قەتڵی ناموسی و زدیەتی ئەم مەسەلە لە حاکمیەتی جمهوری ئیسلامی و فەرهەنگی مەردسالاری لە کۆمەلگای ئێرانە. پێشەوەی پرسیارەکانم ئاراست دەکەم هاوڕێ سەعید ئەگەر دەنگی من تا زۆر خۆشاتی بۆم بەشە لە بەرنامەی ڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ. سپاس دەکەم هاوڕێ ئابووسڵام هەیە بۆ ئێوە بوو بینەرانتان مەمنون کەم بۆختان اختیام نەدانە فەرموو. زۆر سپاس بۆ تۆش. هاوڕێ سەعید هەروەکو بۆ خۆت ئاگاداری متاسفانە ئەم سیکلی قەتڵ و ئام و مەسەلەی ناموسی و کوشتنی ژنان لە کۆمەلگای ژێر حاکمیەتی جمهوری ئیسلامی زدی ئینسان و زدی ژن و دواکەوتوو و بە موازاتی فەرهەنگی ئیسلامی و جمهوری ئیسلامی و دواکەوتووی فەرهەنگی مەردسالاری و ناموسپەرستیش لەو کۆمەلگادا متاسفانە تاو جێگای ئێمە ئاگادارین کە دیارە دەرسەدێکی زۆر کەمی ئێمە ئاگادارین لە کۆمەلگایەکی 80 ملیۆنی وە کۆمەلگای ئێران و ژێر فەرهەنگی جمهوری ئیسلامی قەتعەن قەتڵ و ئام و ژنکوژی لەو کۆمەلگایە زیاتر لەوە دەکا ئامار وەرقامەکان باسەکرێ و ئێمە ئاگاداریە بین. لەم رابطەیە هەروەکو ئیشارەم کرد لە شرایەتی ئێستادا کە ئاپارتایتی جنسی و تەبعیض زۆرە، ئێوە فکرەکەن دەلایلی ئەم کوشت و بڕینە و ئەم کوشتنی ژنان و قەتڵی ناموسیە دەگەڕێتەوە بۆ چی و بە چۆنیە بین و چۆن ئەرزگابیەکەنەوە؟ بەڵێ هاوڕێ بوو هەروە کە تویشی شاید بگە زۆر بەداخەوە مەسەلەی ژن کوشتن بە دلایل ناموسی ڕۆژ بە ڕۆژ خەریکە لە جامعەیانە گسترش پیاکە بەداخەوە و تەنیا لەم مانگ گوزەشتە چەندین مۆرد لە کوردستانە لە خارج لە کوردستانە بە ئیسڵا ژنکوژی کە قەتڵ ژنان بە دەلایل ناموسی لایەن خانەوادە و شوو برا باوک متاسفانە ڕووداوێتێکی زۆر زۆر ناخۆشەوە. ئێمە شاید ئەم نوع جەنایەتە لە جامعەی تەحت حاکمیەتی جمهوری ئیسلامیە هەین. تەنیا خۆتیش ئیشارەت کرد ئامارەکان زۆر دەقیق نییە، حتا زۆر لەم ژنکوژی ئەومانە ڕاستیەکەیت ئاشکرای ناکەن دەقین بە دەلیل زانم ئابڕی خانەوات و ئەم جۆرە شتانە مەخفی نگایتێرن وەنتا ئەو جۆرە کە ئاشکرا بووگە و بەرحاڵ ئەلەنی بۆتەوە ئامارە دەنووانە تەنیا ساڵ گذشتە نزیک 180 نەفەر فقط ژن چ لە کوردستانە تا لە شارگەر کوردستانە چ لە دەروی کوردستانە بۆ سیدەی مرد خانەواتە بۆ سیدەی باو بۆ سیدەی برا دەقیقاً بە دەلیل ناموسی کوژراون قەتڵ عام کراون. هەتا مۆردێک بوو دیمان لە خوزستانە مەسەن شووی ژنێک سەرژنەکەی بڕی بتۆرە واقعی هاورد لە خیابانە ئەیگەڕانەوەمانە نمایشی پێداوەمانە و تەنیا ئەوەیش نییە ڕاستیەکەی فرێک ژنگەل ئەلان ئامەر خودکوشی هەتا لە ناو ژنانە دەخن بە دەلیل ئەم فەرهەنگە مەردسالاریە ئەم فەرهەنگە زد ئینسانی کە لە جامعە ئێرانە حاکمە ژنان دەسەن بە خودکوشیەوە بەتۆ واقعی بە دەلایل فشاگەر ئەخلاقی فەرهەنگی چ لە ناو خانەوات چ لە دەروی خانەواتەوەمان. خب دەلایل زۆر یەتوانی بەبێ ڕاستیەکەی منتها دوو دەلیل ئەسڵی بە نەزەر من بۆ تەبایسەوە کە زندگی بە ژنان ئێستا تەنگاو کاتە لە جامعە ئێرانە. یەکی خۆی جمهوری ئیسلامیە کە بە قەوانین و شەرع و ئیسلام و بە قانونیکردن سیستەم عەلەی ژنان بە تۆری خودی بە ئاپارتایەک جنسی کە لە جامعە ئێرانە حاکم بەسەر ژنان نافرەتر لە 45 ساڵ حاکمیت ڕەش جمهوری ئیسلامی هەر لە ئەوڵەوە حجابیان کرد بە قانونی و ئیجباری ئیسی دەستەرچە ژنان هەڵناگرن و دامەنەدا بە تۆر واقعی بە مەردسالاری لەو جامعە ئەوێنی لە قانونە پیاکە هەموو شتی کێس هەموو حەقی کێس بە ژن نیەسی مەسەڵەن وەختی جیا بێتەوە تەلاق سینی حەقەوەی نییە نگەداری لە مناڵکەت حەق سەفەری نییە حەقەوەی نییە تەسمیم بگرێت مەسەڵەن بڕێ دامەرزی لە شوێنی کە کار کاتومانە و عەلا ڕەغم ئەمانە فشارگەر لە محیط کارە تعرضگەر جنسی نازانم مەجموعەی ئەوانە بە تۆرە خودی ئەمەیەکی لە دایلیە کە ژنی لەژێر دەسایش کەسەوە
ئیجازیدا کە بە پیاکە هەر جۆر خۆش لەناو ماڵە لەناو خانەوادە نەتەنیا ڕاستیەکەی مرد خانەوادە بەڵکو هەروەکە ئیشارەم پێ کرد باوک برا ئەگەر مەسڵەن کەنیش خانەوادە بە دەلایەنێک تەلاق بسێنێت گەرێکی نەبێتەکۆ کەسەوە ئەستواجی کرد زیندگی کردگە یاوەی کە بە زۆر داگیانە بەش و لە اختیار خۆیان نەوگە بە تەسویل خۆی نەوگە ماوەیەک جیابێتەوە تێتەوە مەسڵەن نمونە بووگە ئیتر لە نای سەرسنا ژنێک جیاب بۆ بە توودانە مناڵەوە هاتم هەڵدایک و باوکی بە تۆتئەی باوک و برا و حتا بازەن دایک خانەوادەیش نەخشیانە متاسفانە کەنیشکیان کوشت و ئەم فەزا جمهوری ئیسلامی ئیجادیا ئەمە نوکتەیەکە بە نەزەر من زۆر ئەسڵەوە کەسانگەلێکیش کە بە ئیسڵا ژن ئەکوژن لە سایە جمهوری ئیسلامی کەمترین مجازاتەکردن یان گرماوەیەک خەنە زیندان و بەدای دوای ماوەیەکە ئازادەکردنەوەمان دلیل دومیی بە نەزەر من کە خۆی جمهوری ئیسلامی ئیستفادەکە ئەم فەرهەنگە عەقەب ئوفتادە و مەسحەبی و مەرجکە ڕیشەی هەست لەناو جامعە سەمێکە کە بە نەزەر من دووشار ئەو جامعە بووگەوە جمهوری ئیسلامیش بەرمەبنای ئەم سەمە و ئەم فەرهەنگە و ئەم عەقەب ئوفتادەگی فەرهەنگی و ئیسلامیەوەمانە خۆپس و ئیستفادەی خۆی کاتومان یعنی گەرمە بێژم هەموو شتێکی جمهوری ئیسلامی ئەگەرچی ئەسڵە و زمینە کرد مساعدەکە بۆ ئەم نوع جەنایەتە لە جامعەی ئێرانە بۆ دلایلەکە عەرزتانم کرد لە این حاڵە خودی مردمەکەی بە نەزەر من ئەو فەرهەنگ عەقەب ئوفتادە ئیسلامیە زد ژنە کە ژن بە بنیام حەساو ناکەن بە نیمە ئینسان حەساویەکەن پیاوایە ژنەشی لە ماڵا بێ فەقەت ئاشپەزی کات و مناڵ بە دنیا بێرێت و ناوێت دەست لە پا خەتا کات ناوێت عاشق بێ ناوێت جیابێتەوە ئەگەر جیابێتەوە تەدید یەکەن بە قەتڵ و فرێک مەوارد کرد قەتڵگەر ژنان دەقیقاً بە دەلەی جیاییە خۆ لەو جامعە ژنان ئاگە هەبوونەسەوە بەرحاڵ ئەوەی کە ژێربار ستەم نەچن ئیتر تەن بە ئیزدواج ئیجباری نەدەن ئەو قانونە کە حاکمە بەسەریانە ئەو ستەمە حاکمەتێکی ژێرباری نەچن بۆ پەشێک لەواقعەم قەتڵگەرە دلیل مقاومەت و مبارزەوە بەربەرەکانێکە کە ئیسە ژن ئەیکات لە بەرامبەر ئیزدواجکرد ئیجباریەوە لە بەرامبەر قوانینی کە حاکمە بەسەریانە لە بەرامبەر ستەمێکە کە چ لە خانەوادە لەلایەن دایک و باوک و مرد خانەوادە پیانەکەی چ لەلایەن جمهوری ئیسلامیەوە مقاومەتەکردوە ئەمە هەزینەیەکە بە نەزەر من ژن نایسەیدن لە مقابل ئەم زەخت و زۆر و ستەما و ئاپارتای جنسی کە حاکمە بەسەریان لە جامعەیان ئەم دوو دلیلە بە نەزەر من دلیل ئەسڵیە کە باعثەوە قەتڵگەر ناموسی لە جامعەی کوردستان و خارج متاسفانە لە جامعەی کوردستانیشە زۆر ڕشتی کردووە لە ساڵگەر گوزەشتە و لە دەروی کوردستانیش بە تۆڕ واقعی ئەم دەلایلی هەست بە نەزەر من گوتم قانونیە فەرهەنگیە و ڕسمی یاسایەکە لەوە ئاپارتایەک جنسیە کە بە تۆڕ واقعی لەو جامعەت جمهوری ئیسلامی حاکمی کردە بە قانون و ڕسم و بە هەموو شتێکەوە کە دەست مێردی باس کردگە دەست باوکی باس کرد دەست برای باس کردگە بۆی کە بە هەر نوعی پێیان خۆشە تەژنانە ڕەفتارکەن ئەگەر مەسەن جوانی خانەوادە بڕێ عاشق بێت بڕێ هەر کارێکات ئیرادی نییە نەزەر خانەوادە و چۆن پیاگە چۆن مێردە وەلی ئەگەر ژنێک یا کەنیشکێک کە هێشتا شووی نەکردگە بڕێ عاشق بێت بۆی کە خۆی گەرەکی بتەسیم بگەیت تەکی ئەزدواجکە بە زۆر ئەزدواجی نەدەن و ئەمانە تەبیعەتەن مۆرد سەرکوب قەرارگێ مۆرد سەرزەنش قەرارگێ مۆرد تهدید قەرارەگرێت بێ حرمەتی پێکردێت تا ئەو حدەکە ئەمانە حتا ئیجازان بە خۆیان سەر بۆڕن بکوژن و لە بینی بان بە تۆڕ واقعی ئەوە دەلایلی بوو کە عەرزم کرد متاسفانە ڕۆژ بە ڕۆژ لە حاڵ گرچەرشە ئەلا ڕەغمەوەی کە تۆ ئیشارەت پێ بە دروست بە نەزەر من ئەو جامعە مبارزەیەکی تون و تیژی عەلەیهی مەرد سالاری عەلەیهی ئاپارتای جنسی حاکم لەو 1400 کە شاهد بووین ژنان لە سەفی مقەدەمی مبارزە عەلەی ئەم حاکمیەتە کەسیفە ضد ژنە ئاپارتایەتی جنسی هاتن ناو خیابان حجابیان ئاگردا عەلەی تواو قوانین و ڕسمی یاساکە حەملۆ جامعە بە نەزەر من قەتیان ئەڵم کرد وەلی لە پاڵەمە ئەبینیت متاسفانە ئەم جەنایەتە کەماکانە جامعەی ئێران و کوردستانە خەریکە زۆر سپاس بۆ تۆزەکانە هاورە سایتەر وەکو بە دروست ئیشارەت پێ کرد دیارە بە قەولی مارکس ئەڵێ فەرهەنگی جامعە فەرهەنگی تەبەقەی حاکمە کە متاسفانە ئەم جمهوری ئیسلامی 46 ساڵە بەو فەرهەنگە کۆنە پەرستانە و دواکەوت و دژی ئینسانی و دژی ژنە حاکمە و ئەمە باعثە بێ ئەم فەرهەنگە ئەم حاکمیەتە ئەم وەحشیگەریە ئەم تەجاوز و خشونەتەکە لە جامعە لەژێر حاکمیەتی جمهوری ئیسلامیە
46 ساڵە پەرە پێدرێ و گەشاکات و ملیاردها دۆلار خەرج دەکرێ بۆ ئەوەی کە ئەم وەحشیگەریە دەیان و سەدان نەهادی سازمان داوە. ئەمە قەتعەن دیارە لەسەر بەشێکی ئەگە بڵێن مەحدودی لەسەر کۆمەلگای جامع لەسەر کۆمەلگای و خەڵکی و کۆمەلگا قەتعەن تاسیری ئەبێت. تاسیرەکەشی ئەوەیە ئەبینین جیا لە جمهوری ئیسلامی کە بە 1001 تەریق فشاری بۆ ئەم کۆمەلگا و بە تایبەت ژنان هێناوە، مەردسالاری و ناموسپەرستیش لە گۆشە و کەناری ئەم کۆمەلگا و ڕۆژانە و مانگانە متاسفانە شاهێدین. بڵێن ئەگەر لەولاشۆ ئازادی خوازی و بەرابەری تەلەبی قەتعەن دەرسەدی زۆر لەوە زیاترەکە تێدا دێگەم کۆنەپەرستی و فەرهەنگی جمهوری ئیسلامی بەڕێوە بن و بابی تەبعی هەر قەتڵێکی ناموسی و هەر ژنێک کە دەکوژێ بابی تەبعی دڵ و بۆچوونی جمهوری ئیسلامیە. بۆ ئەوەی بربەرەکانی بکرێ ئەم بەشە زۆرەی کۆمەلگا کەتونی و ئازادی و بەرابەری و ئینسان دۆستی و ئازادی و بەرابەری ژن و پیاون بۆ ئەوەی بتوانن مقابلەکەن لەگەڵ ئەم فەرهەنگە کۆنە پەرستیانە، پێ دوابێ دەبێت چ بکەن لە دەوری چی دەبێت کۆبنەوە پەیامی سعیدی یێگانە بۆ ئەم کۆمەلگا ئەم بەشە زۆرەی کۆمەلگا کە دژی ئەم کردەوە دژی ئینسانیان دەبێت چ بکەن بەڕای تۆ بانگەواز و پەیامی ئێوە بۆ کۆمەلگا چییە؟ دەزانی چۆنە ڕژیمی کە خۆی باعث ئەم گشتە بەدبەختی و بێچارەگی و قەتڵ و جەنایەتە لەو جامعە لە نەتیجە نابێ ئینتزاری کۆ لەم ڕژیمە ببێت بۆ کە خۆی بە قەوانینی و هەروە ئەشارم بکرد بە هەموو ئەبزاری کە بەدەستی و هەسا ئەدیکە ژن وەک ژێردەست نگاتێت لەو جامعە، ژن وەک ژێردەست نگاجێری لەو جامعە و فەزایەکی ئیجاد کرد، شرایەتی ئیجاد کە بەلحاظ سیاسی و فەرهەنگیەوە کە ژن ئەمنیەتی نەبێت نە لە محیطکارە نە لە خانەوادە لە نەخیاوان لە هەموو شوێنی کۆمانە. خۆشبەختانە لەخەرەت ژنان درستە سابقەی مەبارزاتی عەلەی جمهوری ئیسلامی و عەلەی حجاب و عەلەی ئەپارتای جنسی سۆ سابقەی توولانی هەیە بە ئەندازەی عومر جمهوری ئیسلامی ژنان مبارزەیان کرد، هەزینەیاندا زیندان چوون، کوژراون، تەجاوزیان پێکراوەمانە لە 1400 بە نەزەر من ژنان نەخشێکی زۆر محوەریان بوو، ئەسەن بێنەزیر بووە لە تاریخەوەمانە. لە نەتیجە تۆ ئینتزار لە جمهوری ئیسلامی حەسەوە کەتانگەرەکە قەتڵەکەن بەرحاڵ جزء قانون خۆیان هەیەگرن نەیخەنە زیندان 3-4 ساڵە بەرحاڵ بەدەلایلی دوای ماوەیەک تێنە دەرەوەمانە و هیچ اتفاقی ناکەفی وەکەمکان ئەم جەنایەتە ئێدامەی هەسبوومانە. لەینجان هەشی ڕووبکەی لە جامعە، ڕووبکەی لە ئازادی خوازە، ڕووکەی لە بەرابەری تەڵەبان، ڕووکەی لەو ئینسانانەکە بەرابەری ژن و پیایان قبوڵن. ئایسە ئێمەگە دەسەڵاتمان وای لە ئێرانە قەتعەن ئیجازەمان نادا، هەر کەسی کە شرایەتێکمان ئیجاد کرد جۆری جامعەمان سازماندا. ئێمە دەورێک لە کوردستانە دوای انقلاب 57 زمانی کە مردم حاکم بوون، شۆڕەکان حاکم بوون، نیروهای انقلابی حاکم بوون، ژنان ئەسەن موقعیتیان پێ کردو لە کوردستانە. ئەم کەسافەت گەلانە سەر قدرت هەموو شتیان نیان ژێرپا، تەعەڕوزیان کرد، هەموو حقوق و حرمەت و هەرچی بوو مربوط بە ژنیانە ژێرپاوە. ئەوە عاقبەتەکەی کە ئێوینین ژنکوزی و نامونپەرستی ڕشتی کردو لە جامعە ڕۆژێ چزانم گیانم ژنان هەروە ئاگرن. لەینجا دەبێت خودی جامعەکە عەلەی مۆزیتە هەڵپەڕێتەوە، حساس بێتەوە نسبەت بە مۆزیەتە، بنیامای ئازادی خوا متەمەدن مۆدەرن لەو جامعە، زمنەوەی کە دەست بکەن بە ئاگاکەری، زمکەن بە مقابڵە بە ئەفشاگەری عەلەیهەم جەنایەتە. لە این حاڵە بە نظر من لە هەر شوێنێکە بۆیان نەکردیان مردمە دەبێ ئەمانە گوشماڵی بدەن، دەبێت چەندین مەورد ئەمانە تەعەڕوزیان پێ بکەن، هەڕەشەیان لێ بکەن و کاری بکەن کە فەزایەکی ایجاد بکەن لەو جامعە کەس نەبینێ ڕاستیەکەی. ئەزانم جمهوری ئیسلامی هەست، ئەزانم هێشتا ئەو دەسەڵاتی هەست، هێشتا قدرەتی هەست، ئەم نەوع تەعەڕوزاتە بەم نەوع ئینسان جەنایەتکارانە واقعاً زۆر سەختە. منتها بە نظر من شرایط جامعەی ئێران ئیسەوای دیات کۆ بە دەرەجەیەک فەزای سیاسی ئێران تەرەسخوا ئیجازەدا بە نظر بە نیوهای انقلابی و جوانان انقلابی مۆدرن، ئازادی خواز، عەداڵەت تەڵاب، کەسانگەری کە بەرابەری ژن و پیاک بە ڕەسمیەتە نازن دەستکەن بە تەعەڕوز لەو جامعە، هەممە جانبە دەستکەن بە تەعەڕوزە. فەزای سیاسی ئیجادکەن لەو جامعە، فەزای فەرهەنگی ئیجادکەن لەو جامعە، تەبلیغکەن لە میدیا، لە دەروی میدیا، لە دەروون خانەوادە، لە دەروون جامعە، لە هەر شوێنێکە ئەم بنیامگەلە بنیام ئاگاکەدا ئەگەر بۆیە نەکردی بە نظر من تەعەڕوزکەن بۆ ئەم فەزا بشکێنن وەیتر ئیجازە نەدەن ئەم جەنایەتگەرە لە جامعە ڕوو بداتەوەمانە.
تا زمانێک کە جمهوری ئیسلامی هەست معلومە ئەم جنایەتە هەست، مەچوومە قەتڵ هەست، معلومە فەقر هەست، بەدبەختی هەست. وتم لەوە قسەکانەوە تەنیا مەسەلەی ژنکوژی نییە، باوک دایک مرد فرەیەک ژنگەر لە ئەسەر ئەم فشارە ئەخلاقی گەلە خودکوشیەکەن بە تۆر واقعی، لە ئەسەر ئەم فشارە فەرهەنگی خودکوشیەکەن، دەست بە خودی بەدەلیل ئزدواجی ژماری دەسان بە خودکوشیەوە. تەنیا ئەمەنیا ڕۆن ژنێکە کوردن سەریە بڕنیا ئەیکوژن. وتم ژنان فرێک ڕوونخوایان خودکوشیەکەن دەقن بەدەلیل ئەم فشارگەر. لەنتیجا تا جمهوری ئیسلامی هەست ئەم جەنایەتگەرە هەر هەست، ئەم قەتڵە هەست، ئەم فەلاکەت و بەدبەختی و ئەم فەرهەنگە ئرتجاعی و دواکەوتووی قەڕموستایی هەر هەست، هەر ئەمەڵەکە هەر تەڵەفاتەکرێ لە ژنان لە ئینسانەکان لەو جامعە منتها بە نەزەر من نابێ ئیجازە بدەین. دەبێت تا ئەوجیگە بۆمانەکردگێ تەلاشکەین بەرحاڵ و فەزا بشکنی، فەزا عەوەزکەین بەلحاظ فەرهەنگیەوە، بەلحاظ سیاسیە و تەبلیغاتیەوە. لە ئین حاڵە واقعاً لە شوونگەرێکە کە ئیمکانیان هەست ئەم جوانکە ئینقلابیە، ئینسانگەر سوسیالیست، بەرابەری تەڵەب بچن تادیدکەن بە نەزەرەوە، بچن گوشماڵی بدەن. ئەوجیگە بۆیان نەکردگێ. الآن حزب حکومەتیسیش حتمما ئاگاداری لەم ڕابطە فەرەخانێکی داگا، ئیطلاعیەکی داگا کە ئومیدوارم لە میدیە پەخشەوە بێت و بخۆین گێت و ئەمانە داوای کردگە لە های ئازادیخوا، جوانان ئینقلابی، بەرابەری تەڵەب، داڵخەل و جامەکەی تێتی ئیجازە نەدەین ئەوە بەرخوردکەن بە ژنان، تەحقیریان کەن، بێحورمەتیان بیکەن، تا ئەو حەدە بڕۆن بیان کوژن لەسەرەوەی کە گەرەکی نییە بە زۆر بێدەن شو، گەرەکی نییە ئەخلاق شوەکەی ڕایەت هێنە قبوڵ بۆ ئیزدواج بدا، گەرەکی بخۆی ئازاد زندگی کاتۆمانە. ئەمە ڕێگەیەوەی لا ئینتزار لە جمهوری ئیسلامی بە نەزەر ئینتزارێکی زۆر زۆر بێخۆدا، زۆر بێجێکەس، بەخاترەوەی کە خۆی یەکێ لە بانیگەل ئەسلی ئەم شەرایەتە سەکەرە جامعەی ئێرانە بە وجودەکە. ئەمە فەرەخانەیە مەس، ئەمە قسەیە مەسروع بە جامعە، بە جوانان، بە ژنان، بە تایبەتە ئیسە کە ژنان هەدە سەفی ئەوەڵی مبارزە خەریکە مقاومەتەکە ئەلا ڕەغم سەرکوب، دەستگیری، جەریمەکردن، حاضر نییە تەن بدات بەم قەفەت و خاری بە حیجاب ئیجباری ومانە. بە نەزەر من شەرای جامعەم ئیجازە دات بە مردمی ئازادی خوا، جوانانی ئینقلابی سوسیالیست بەرابەری تەڵەب کە بە نەزەرم عەلەیهم وەزیێتە هەڵسنەوە، بچنە گژیات، مبارزە بکەن، قبوڵ نەکەن ئەم تاقیر و جەنایەتە لە جامعەی کوردستان، لە جامعەی ئێرانیشا بە تۆڕ واقعی. زۆر سپاس هاوڕێسانی بۆ تەوزیعەکانە. وەختەکەمان ئیجازەمان پێ نادا پرسیار بکەم، بەڵام هەروەکو تۆش ئیشارەت پێکرد تا حکوومەتی جمهوری ئیسلامی لە قودرەتا بێ ئەم فەرهەنگە و ئەم سیکلی ئینسان کوژیە چ لەلایەن جمهوری ئیسلامی و چ لەلایەن ئەم کەسانەوە کە تحتی تاثیری ئەو فەرهەنگە کۆنەپەرستانە تحتی ناوی مەردسالاری و ناموسپەرستی قەتعەن بەداخەوە اتفاقانە ڕووەدا. بەڵام هەروەکو تۆش ئیشارەت پێکرد کە ئەرک وەزایفی نەتەنیا ئەو کەسانە لەگەڵ پەدیدەیەکی ئاوە و مشکلێکی وا ڕوبەڕۆ بن، بەڵکی ئەرک وەزایفی کۆمەلگا و هەموو ئینسانە ئازادی خوازانەدا دژ بە مەسەلە چ بە دژ بە جمهوری ئیسلامی، چ دژ بە فەرهەنگی مەرسالاری و کۆنەپەرستی و قەتڵی ناموسی دەبێ ئێعتراضکەن و خۆیان سازمان بدەن. وە کەمترین کاریش بە نەزەری من ئەتوانن بیکەن لە مەحەلات و لە خیابان و کوچە و کۆڵان ئەگەر ئەبینن کەسێک ژنەکەی، خوشکەکەی، نازانم برا ژنەکەی، خاڵۆزاکەی، ئامۆزاکەی کە ژنە و بە قەتڵی دەگەێنێ، دەبێ ئەنگوشتنما بێ، دەبێ ڕسوا کرێ، دەبێ کارێ بکەن کە نەتوانن لە هیچ مەحەلە و کۆڵان و خیابان و شەقام و مەیدانەکە حضور پەیاکە و سەر بەردۆکە. ئەمە کەمترین کارەکە دەتوانن مەوردی تەنەفری خەڵک بە ئیزافەی مبارزاتیان لە هەموو ئەرسای جۆراوجۆرە دژ بەم جۆرە فەرهەنگ و مناسباتە ڕۆڵی خۆیان و دەوری خۆیان ببینن. زۆر سپاس بۆ تۆزیعەکانت و بۆ بەشداری. هەروەکو گوتم مەجالم نییە پرسیاری زۆرتر بکەم. زۆر سپاس بۆ بەشداری. سپاس بۆ توێ شاڕابوو. سپاس. بینەرانی ئازیز و خۆشەویست، بەم جۆراتینە کۆتایی ئەم بەشەر لە بەرنامەی ڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ داوەتەکەم بینەری ئیدامەی بەرنامەکان بن. کات و ساتێکی خۆشتان بۆ ئارەزووەکەم و شاد و سەرکەوتوو.